لێبێت هەفتانە بە بەردەوامی چالاکی هونەری و کولتوری ئەنجام دەدرێت ڕەنگە هەمومان ئاگاداری نەبین هەر بۆیە لە کۆواردا گرنگترینیان پێشکەشی ئێوە دەکەین. لە شاری سلێمانی و لە مەراسیمێکدا نەشمیل عەلی بەرزنجی کتێبێک بە ناوی کە بیر لە پەتاتە دەکەمەوە بیر لە چی دەکەمەوە بڵاو دەکاتەوە کە لە چەند دەقێکی ئەدەبی پێکهاتووە هەروەها هەر دەقێکیش کارێکی گرافیکی بۆ نەخشێنراوە. ئەم ئێوارەی بڵاوبوونەوەی تازەترین بەرهەمی من بوو کە سێمین بەرهەمی ئەدەبی منە کتێبێکە لە ژێرناویشانی کە بیر لە پەتاتاکەمەوە بیر لە چێکەمەوە کۆمەڵێک تێکستی ئەدەبیە ئەتوانین بڵین پەخشانە شاعرن هەندێکیان وەک کورتە چیرۆکە ئەچێتە قاڵبی ئەدەبیاتەوانێ ئەوەی لەسەر کتێبەکە و قسەکردنە لەسەر تێکستەکان من لێرە نامەوێت باسی هیچ شتێ بکەم بەڕاستی چونکە من نووسی و من بەڵام خوێندنەوە و هەڵسەنگاندن دیارە ئەکرێتە لای خوێنەر ئەوەی بۆ من گرنگە بیڵم لێرە ئەوەیە کە ئەم کتێبە بە دیزاینێکی جیاواز لە هەردوو کتێبەکەی ترم کراوە سۆران نەقشبەندی هونەرمەند کۆمەڵێک گرافیکی زۆر جوانی بۆ هەر یەک لە تێکستەکان کردووە. لە شاری هەڵەبجا مەراسیمی ڕێزلێنان و پەردەلادان لەسەر پەیکەری نووسەر و ڕۆژنامەنووس حەکیمی مەلا ساڵح بەڕێوەچوو. پەیکەری حەکیمی مەلا ساڵح لەلایەن پەیکەرساز هونەر ساحێبەوە لەسەر ئەرکی حەمەی حاجی شەریف دروست کراوە. پەیکەرتاشین هونەرێکی بەرجەستەی ناو جیهانە ئەمڕۆی کاری لەسەرکرێت ئەوە لە لایەکی کەوە ڕێزلێنانە لەو کەسانەی کە توانیویانە خزمەتێک بە گەل و نیشتیمانەکەیان بکەن. من بۆ خۆم بەم کارە زۆر شادمان و بەختەوەرم هیوادارم هاوڕێ خۆشەویستەکانم هەوڵ بن کەسی ترمان هەیە لە هەڵەبجا شایان بتوانن پەیکەری بۆ بکەین. لە مەراسیمێکدا و لە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان لە شاری سلێمانی خوێندنەوە و ناساندن بۆ نامیلکەی شعری نام و پێنجوێنی ئەنجامدرا بە ناوی چڵێ نێرگز لە دڵی بەفردا. شاعیر لەو نامیلکەیەدا کۆمەڵێک پارچە شعری دڵداری نووسیوە و بڵاوی کردوتەوە. ئەمڕۆ لە مەراسیمی واژۆکردنی دووهەمین بەرهەمی شعری خۆم کە کرێ من ئاماژە بە بەرهەمی یەکەم بم لە ساڵی 1999 لە دەرگای شەومەدە ئەمە یەکەمین بەرهەمی شعریم بووە و ئەمەشیان کە ئەمڕۆ لە خزمەت جەنابتانە نمایش ئەکرێ و پێشکەش بە ئامادەبوانی خۆشەویست ئەکرێ چڵێ نێرگز لە دڵی بەفرا کە خۆی لە کۆمەڵێ دەقی شعری لە 99 تا ئێستا ئەبینێتەوە. زۆربەی شیعرەکان شعری عاشقانن بەگشتی ینی من با بڵێن ستایلی نووسینی من ئەکرێ بڵم 10 ساڵ بۆ 15 ساڵی ژەبێ زیاتر لە ڕووی عشقەوە ئەنووسم.
لە هۆڵی یەکێتی نووسەرانی کورد لە قەیدەهۆ کڕە ڕسمی ئیمزاکردن بۆ دیوانێکی نوێی نووسەر و شاعر سەلام باڵایی بەڕێوەچوو. ناوی دیوانە نوێیەکەی باڵایی شەڤستانیان وەغەرەیە، ناوەڕۆکی دیوانەکەشی تێکستی شعری نوێ لە خۆ دەگرێت. دیوانە مناسیە یا هەلبەستەیە هەر سێژی شەوا تێدا gelek pisyarş me têdegerim bêjim boçî şe çünkü ez şevê xwedniyasım wek Selam Balayî proje ez milkê amadekirina pariyê nanî me proje ez milkê hikûmetê me proje ez milkê karî me ji ber wê yekî şevê aramî jî ye ez aram dibim û şevê gelek nihêniyet xwe jê tên ji ber hindê jî ev dîwane jî bi şevistanên wegerê minav kir. Eger tu temaşayê naveroka wê dîwanê bikey van helbesta bikey dê gelek wekî bêjin babetên civakî bi xwe vebînîtin. Taybet civakê me ku civakek em zanîn ye çawa ye û beref çi çîtin. Min aviyayî van tekista da ez hindek peyama bigehînim, hindek wêrekiyê peyda bikim di navbera du regeza da. Min aviyayî ez teknolojiyayê ku şoreşeke çi sinoran nahêlîtin vê van tekista da cihê xwe bigirin. Min aviya hind rexna civakî bikim, min aviya hind rexna siyasî bikim. Ji ber wê yekê jî tekistê naveroka vê helbestê min gote te gelek babetên cora cor bi xwe vedgirîtin. لە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان شانۆگەری ڤڤ نمایشکرا. ئەو شانۆیە کە پێشوازیەکی زۆری لێکرا باس لە ئاوات و کێشە کۆمەڵایەتیەکانی لاوان دەکات. نووسەر و شانۆکارانی بانە هەوڵیانداوە لە ڕێگەی ئەو کارە هونەریەوە کێشەکانی ئێستای کۆمەلگا بە تایبەتی لە بواری هاوسەرگیری بە شێوەیەکی ڕاستەقینە نمایش بکەن. خۆشبەختانە ئێستەڤاڵێکی زۆر باش کرا لەم شانۆیە. شانۆی بڤ لە بڤەوە هاتووە ئەلامەتێکە بۆ زەنگی خەتەرێکە پێکهێنانی ژیانێکە کە ژن و مێردێک بەیەکەوە پێکێنن و بەیەکیشەوە خراپیەکەن. ئەم خراپبوونش خۆیان خەتابار نین، باسی ئەومان نەکرد، خۆیان خەتابار نین، مەسائلێکی بوحرانهایەکی ناو جامعە باعسیە مەسەلا بێت کە ئەم دوو کەسە بەیەکەوە نەسازێن تەعهوداتێک کە بەیەکیان داوە بە مروری زەمان نایاتە دی لە پەسی بەر نایەن. بازم ئەیڵم خەتای خۆیان نییە، وای لێ دێت کە ساردی بە وجود دێ دیدیان نسبەت بە یەک عەوەزە بێ و احتماڵی هەیە ئاخرەکەی تەبدیل ببێ بە یەک دانە خەیانەت. هاتن بۆ شانۆ بۆ خانمەکان لە کوردەواریە کێشەیەکی زۆر گەورەیە. خانمێک وەختێ دێتە سەر سەحنا پێشەوەی کە نیگەرانیەوە بێ کە ئیجراکەی چۆن بێت و چۆن ئیجرایکا بێ نیگەرانیەوە بێ کە دیدی خەڵک نسبەت بەو چۆنە. پێش هەموو شتێک داواکاریم لە بنەماڵەکانەوەیە کە بۆ ئاستە تێگەشتوویە بگەن کە مەیان بن بە خانمەکانیان کە بێنە سەر سەحنا ئێستەعدادەکانی خۆیان نیشان بن کە ئەوان چۆنن، ئەتوان ئێستەعدادیان هەیە لەم زەمینەیانیانە کە ترسیان نەبێ پشتیان بگرن. تۆ سیگار پیشانزیەکی دووە.
لە بەرامبەر بردنەوەی خەڵاتی ئاڵتونی و هێنانی پلەی یەکەم لەسەر ئاستی 8 وڵاتی بەشدار بوو لە فستیڤاڵی شانۆی سەرشەقام کە لە وڵاتی تونس بەڕێوەچوو، سەنتەری ڕۆشنبیری کەرکووک قەڵغانی ڕێزلێنانی بەخشیە شانۆکارانی گروپی شانۆی هەوار. گروپەکە بە شانۆیی بێسنوور بەشدار بوون کە لە نووسینی هیوا ئەسەدە و سیناریۆ دەرهێنانی نەژاد نەجمە. ئەمە وەکو گروپی شانۆی هەوار بەشداری فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامان کرد لە وڵاتی تونس بە شانۆی بێسنوور لە نووسینی هیوا ئەسەدەجی و دەرهێنانە ئامادەکردنی خۆمە. دیارە ئەم فستیڤاڵە بە بەشداری 8 وڵاتی عەرەبی بە 13 نمایش بوو، بۆیە جێ خۆشحاڵی ئەمە وەکو کەرکووک بەشدار بووین لەم فستیڤاڵە. خەڵاتی یەکەمان بەدەستهێنا خەڵاتی زێڕین. ئەمڕۆ خۆشحاڵ بووین وەکو بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری کەرکووک و بە شانازیەوە ڕازمیکی ڕێزلێنان ڕێخین بۆ گروپی شانۆی هەوار پاشەوەی کە سەری کەرکووک و شانۆکارانی کەرکووکیان بەرز کردەوە لە فستیڤاڵی شانۆی قەتار لە تونس کە خەڵاتی یەکەمیان بەدەستهێنا ئەو بۆ خۆی جێگەی شانازیە. دیارە ئەم تیپە هەوڵێکی زۆریاندا ماندوو بوون تاوەکو گەشتە ئەو خەڵاتەش لە نێوان چەند وڵاتێکە وڵاتانیش کە زۆر پێشکەوتن لە شانۆیە تۆ وڵاتێکی بوو مسر مەغرب جەزایر ئەمانە بەشدار بن لەگەڵ تەلە فستیڤالێکە تۆ خەڵات بەدەست بێنی و خەڵاتی باشترینیش ئەمە بۆ خۆی جێگەی شانازیە. وەرگێڕان دەواازەیەکی گرنگە بۆ تێگەیشتن و ئاشنابوون بە کللتور و بیرروبۆچوونی گەلانی دیکە. هەڵبژاردننی کتێبیش بۆ وەرگێڕان پێویستی بەوە هەیە گرنگی بە نزیکی بناوەڕەکەکەی بدرێت و کاریگەریەکانی بەسەر ئەو کۆمەڵگەیەوە بزانرێت کە کتێبەکەی بۆ وەردەگێڕێت. هەڵکەوت عەبدوڵڵا نووسەر و وەرگێڕ لە دوو کتێبدا کێکێکیان ڕۆمانە و بە ناوی کەچە کۆمارە، ئەوی تریان کۆمەڵە وتارێکە باس لە پەیوەندی نێوان دەسەڵات و ڕۆشنبیر دەکات. بەرهەمی یەکەم هی عەلا ئەسوانیە کە ڕۆماننووسێکی مصریە بە ناوی کەچە کۆمار و ئەمە 620 لاپەڕە دەبێت دەستگای چاپ و پەخشی سەردەم بڵاوی کردوێتەوە و ئەم ڕۆمانە لە واقعدا باسی ڕاپەڕینەکانی مصر دەکات و باسی قۆناغی یەکەمی ئەو ڕاپەڕینانە دەکات کە تا ئەتوانی بڵێ 3 ساڵی یەکەم بەر لەوەی ئیسلامیەکان بێنە سەر دەسەڵات و ئەم کتێبە ئەتوانی بڵێ کتێبێکی وەسایەقیشە بۆ چونکە لە ڕێگەی ئەو ڕۆمانەوە توانی تێبگەی لە سەردەمی ڕاپەڕینەکانە تا ئەو کاتەی با بڵێن هەڵبژاردن دەکرێ و مرسی هەڵەبژێرێ چی لە مەسەدا ڕووی داوە و گرنگی ئەم بابەتە وەرگێڕانی بۆچی گرنگە چونکە کۆمەڵە دیاردەیەکی تێدایە دەشێ کۆمەڵگەی کوردستانیش لە داهاتووە لە زروفێکی دیاریکراودا ڕوبەڕووی ببێتەوە. ئەم ڕۆمانە گرنگی لەوەدایە کە ئەتوانێت زۆر بە وردی هەموو ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە سیاسیە ئابوووریە لە سەردەمی ڕاپەڕینەکانی مەسردا بخاتەڕ. لە کوردستان دیاردەیەکی زۆر سیر هەیە لە تێڕوانینی پەیوەندی بینی ڕۆشنبیر و دەسەڵات. دوو تێڕوانینی زۆر زەق هەیە. تێڕوانینێکیان پێی وایە کە ڕۆشنبیر هەمیشە ئەبێت دوژمنی دەسەڵات بێ. تێڕوانینێکیشیان ئەمە لە لای زۆربەی ئەو کەسانە هەیە کە خوێنەوار یا کورد بە ڕۆشنبیر حسێب دەکرێن لە کۆمەڵگەیە. دانەیەکی تریان ئەوەیە کە زیاتر لایەنگیرانی دەسەڵات با بڵێن تەرویجی بۆ دەکەن ئەویش ئەوەیە کە ڕۆشنبیر هەمیشە دەبێ کوڕی دەسەڵات بێ لە پەیوەندی دەسەڵاتا بێ. ئەم دوو تێڕوانینە من لە تقریبا 2005-2006ەوە لە
کۆمەڵێ مەقطعی جیاوازە وتاری لێکۆڵی ئەمە لێکۆڵینەوەن ینی لێکۆڵینەوە لەسەر پەیوەندی ڕۆشنبیر و دەسەڵات کە من بڵاوم کردوونەتەوە ئەمانە لەم ماوەیەدا کە ئەم ناکۆکی بینی ڕۆشنبیر و دەسەڵات زەق بووەوە پێم خۆش بوو ئەمە جارێکی تر کۆ بکەمەوە کە وەختی خۆی لە ڕۆژنامەیە بڵاو بۆتەوە ڕۆژنامە تەمەنی کورتترە یا لە گۆڤارە بڵاو بۆتەوە نەوەی ئیمڕۆ نەیبینیوە یا خەڵکانێکی تر نەیبینیوە من پێم خۆش بوو ئەو لێکۆڵینەوانە جارێکی تر کۆ بکەمەوە بۆی بمێ پەیامێ بگەێن. دروستکردنی هەر ئامێرێکی میوزیکی پێویستی بە وردەکاریەکی زۆر هەیە. ئامێری عودی شێکێکە لەو ئامێرانەی کاتێک گوێت لە دەنگی دەبێت ڕۆح و دەروونت ئارام دەبێتەوە. عومەر محەممەد تەمەنی لەگەڵ عود دروستکردن بەسەر بردووە لە باوانیەوە ئەم پیشەیە بۆ ماوەتەوە و ناوبانگیان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بڵاو بۆتەوە. أنا الخير والشر معا لأني إنسان. من خير وشرم لهمان كادا چونکە من مرۆڤم. پێم وایە ئەمە وتەی یەکێکە لە فەیلسوفەکان ئەگەر هەڵە نەبم هی تاگورە. من عومەر محەممەد فازڵم کوڕی مامناوەندی وەستا محەممەد فازڵ کە بەناوبانگە بە دروستکردنی عود. تەمەنم 5 ساڵێکە بوو کە فێری ژەنینی کەمانچە بوو هەر لەبەرەوەش بوو لە قوتابخانەی مەئمونیە وەرگیرام کە قوتابخانەیەکی نمونەی بوو. ئەو کات هەموو هاوپۆلەکانم کوڕی وەزیر و کەسانی دەستڕۆیشتوو بوون. لەبەرەوەش بوو هەستم بە شەرمە کرد کاتیان پرسی باوکت چکارەیە چونکە ئەوانیان وت باوکمان وەزیر و بەرپرسە بەڵام باوکی من وەستای دروستکردن و ژەنیاری عود بوو کە دەموت کوڕی محەممەد فازڵ عەوادم هەموو دەیانگوت عەواد واتای چییە؟ ئاخر لە هەموو عێراق ئێمە تەنها بووین کە عودمان دروست دەکرد. خەڵک نەیدەزانی و پیشەیەبوونی هەیە. العود الآلة الوحيدة اللي تصير بالحضن. عود تاکە ئامێرە کە دەچێتە ئامێزی مرۆڤەوە. جیاوازی عود و ئامێرەکانی دیکە ئەوەیە عود ژێیەکانی لە ژێی دەنگی مرۆڤەوە زۆر نزیکە بۆیە عود هەمیشە کاری ئەوەیە ناخی مرۆڤ نیشان بدە. الداخل للإنسان الوجدان. القتال السومرية أنا كل إنسان لما يدور على شغلة يدور على أصلها. هەموو مرۆڤێک کە دەست دەداتە کارێ هەوڵ دەدا بە دوای ڕەچەڵک و بنەچەی ئەو کارەدا بگەڕێ. کاتێ باسی میوزیکەکەین ئەبێ باز لەوە بکەین کە چەنگ هەیە یاخودەوەی پێوترێ قیسارەی سۆمەری. پێویستە باز لەوە بکەین ئەوە یەکەم ئامێرێک بووە کە دروست کراوە لە 2450 ساڵ بەر لە زاین. ئەو کات تەنها پادشاکان بۆیان هەبوو بیژەن. اكتشفت بالعراق ولم يعزف عليها إلا الملوك. العود أول ما يبدأ أول شيء القصعة احنا نسميها طاسة اللي هي هاي. یەکەم شتێ لە عوددا دروست بکرێ بریتیە لە دەفری عود یاخودەوەی پێی دەڵێن تاس کە ئەمەیە چونکە ئەوە هەموو پەیکەری عودی لەسەر ڕادەوەستێ. ئەوە بناغەیە وەک چۆن باڵەخانە لە بناغەوە دەست پێ دەکا بنیادی عودیش لەمەوە دەست پێکە. وراها نعمل الزنج وراها بيت المفاتيح.
ولا فينشينج. دوای ئەوە زەندی عود و کلیلی ژێیەکان دروستەکەین. دواتر کاری تەواوکاری ئەنجام بدەین. بەڵام قورسترین کارێک با ڕاستیەکەیتان پێ بڵێم کلیلی ژێیەکانە، چونکە زۆر ئاڵۆزە. إذا أبدأ من سنة 59 فإحنا سوينا محمد عبد الوهاب 59 سنة 61 ساڵی 1950 عودمان بۆ محەممەد عەبدولوهابی میوزیکژنی ناودار دروست کرد. ساڵی 1961 عودمان بۆ فەریدە ترەش دروست کرد. ساڵانی هەشتاکانیش بۆ ڕیا سومباتی. چەندین هونەرمەندی ناوداری کەنداویش عودیان لە ئێمە کڕیوە، وەک عەوەزدۆخی و مەحموود کوێتی. چونکە تا ساڵی 1975 ئێمە تاکە شوێن بووین لە دروستکردنی عوددا و ڕکابەرمان نەبوو لە هەموو عێراق. کازم ساهیر، تاڵب قەرەغۆلی، نەسیر شەممە، زۆر هونەرمەندی دیکەی عێراقی عودیان لە ئێمە کڕیوە. يعني أحضان كل عمالقة من فنانين العرب والعراقيين. أنا أعتقد الإنسان اللي عنده مشروع ئەو مرۆڤانەی خاوەنی پرۆژە و شێواز و میتۆدی خۆیانن مرۆڤی نەمرن. من ئەگەر ئێستا کۆچی دوایی بکەم، دوای نوتەم بۆ هاوڕێ و قوتابەکانمەمەیە، یادم بکەن، تکایە یادم بکەن. وأنا دائما أقول الفنانون خالدون. لە دوا بڕگەماندا باس لە کتێبێکی پڕ لە تابلۆ دەکەین. زۆر جار یادگاریەکانی منداڵی لە هەزردا دەچەسپێت، لە ژیانی ڕۆژانەتدا دێتەوە بەرچاوت. دارا محەممەد لە نوێترین کتێبی وێنەییدا باس لە مانای ئاوێنە دەکات لە ژیانیدا و لە پاڵ تێکستەکان تابلۆ دروست دەکات و یادگاریەکانی لەگەڵ سندوقی بوڕاق دەگێڕێتەوە. نووسینی ئەلفوبێ هەر لە باوکم بێورم، هێلکاری و با بڵێن ڕنگڕێژی هەر لە باوکم فێر بوو. ئاوێنەکەش خودی ئاوێنەکەش لە نێو کارەکانی باوکمدا بوو. کەوا بوو دەبێ کارەکەی باوکم چی وێ؟ کارەکەی باوکم ئەو سندوقە بوو کە زمانی کۆن دروستی دەکرد، دروستمان دەکرد. ئەو سندوقە سندوقی نوێن و پێیخەف و با بڵێن ئەو شتانەی لە ناو ماڵی کوردەواری بەکاردەهێنرا. هەر هەمووی کوتلەیەک بوو لە ڕنگ و لە بۆیە و لە ڕنگ لە جام و لە ئاوێنە لە نەینۆک. ئیتر من پێش ئەوەی بچمە قوتابخانە لەگەڵ باوکم ئیشم دەکرد. ئاوێنە بووە پاڵنەرێک، بووە خاڵێک کەوا یارمەتی من بدە لە زەمانێکی ڕژێمی ئەو وەختی کە من نەمدەتوانی بە زمانی زوڵاری شێوەکاری چۆنم دەوێ، چکە من هونەرەکەی من نەتەوەیە بەڕاستی نەمدەتوانی بە زەقی باز بکەم. ئاوێنە بووە خاڵێک بۆ من بۆ ئەوەی تعبیر چۆن بکەم. ئاوێنە دەرزی بردووە، ئاوێنە شەقی بردووە، ئاوێنە کرد ورد و هەڕاش بووە. ئەوە هەموو مانایوە لە پشت ئاوێنەکەم مندا شتێت تر هەیە، خەڵکەکە دەمی خوێندەوە. خۆی تێکستەکە هونەرەکە دروست دەکات، تێکستەکە با بڵێن وێنەکە دروست دەکات، تێکستەکە تابلۆیەکە دروست دەکات، یان هێلکاریەکە دروست دەکات، یان با بڵێن مۆتیفەکە دروست دەکات. ڕوحی تێکستەکە وەرەگرم چ شوێنێکی هێزی تێدایە، شتێک با بڵێ دەپێچێ، ئەوەی دەکەمە وێنەکە. اینجا لێرە لە کتێبەکەدا لە کتێبی ئاوێنە لای من چ دەگەینەیە وەکو ڕوویای شوونەری من ئەو شتانم کە گرنگە لە لای من وەکو ڕوویای خۆم
ئەوانم کردووە بە وێنە و بە تابلۆ. لە سیرۆکە بەڕاستی باسیشم کردیا پاڵەوانی سیرۆکەم کچی کافرۆشە. من لێرە نایم بە تەواوی کچی کافرۆش چۆنە وای دروست بکەن نەخێر. وەکو سیمبۆلیشن وەکو ئیشارەتی ئاماژە پێکردن بۆ ئەو شتانە لەناو خودی چیرۆکەدا مەسەلەن باسی ماڵوا دەکەم هونەرمەندی شێوەکاری کوردی سووریای بەڕەحمەت بێ ینی وەکو ئاماژەیەک بەوی دەکەم وەکو ئاماژەیەک بە ئەشکەوتەکانی کوردستان دەکەم.